ئێمە خەسخانەکەمان 56 بەشوویەکە پێک دێت لەو 56 بەشوویەکە ئێمە توانیمانە 5-6 بەشی کە بریتین لە بەشە فریاکەوتنەکان و هەروەها یاخود ئەو بەشانەی کە ئیسناد و پاڵپشتین بۆ بەڕێکردنی بەشی فریاکەوتن تەنها توانیمانە لەو شوێنە بە هەوڵ و هیمەتی ئەو کارمەند و پزیشکانەی کە لەبەر بەرژەوەندی گشتی خەڵکی هەژار و نەدار وە لەبەر تایبەتمەندی نەخۆشخانەکەشمان بەهۆی بەرزی کواڵیتی خەسخانەکەەوە بەهۆی ئەو پێداویستیە پزیشکیە کە لە ئاستێکی زۆر بەرزایە بەعزە نەشتەرگەری و بەعزە پێداویستێکی فریاکەوتنێ لە نەخۆشخانەی ئەهلی و لە شوێنەکانی کەش نییە لەبەر بەرژەوەندی گشتیوانە توانیمانە بەردەوامی بین بەو بەشە هەستیارە لەبەر ئەوەی کە وەکو پێم وتی لە هیچ شوێنێک لەوانەیە دەست هاوڵاتیان نەکەوێت تەنها ئەو حاڵەتانێکە گەرمە و لە باقی بەشەکانی کەمان بەداخەوە بەهۆی پێنەدانی موچەکانەوە کارمەندانی تەندروستی و پزیشکان لەو بەشانەی کە بایکۆتیان ڕاگەیان و تا ئێستا بایکۆت بەردەوامە. ئێمە 48 کاتژمێرماندا بە حکوومەتی هەرێمی کوردستان دوای ئەوەی کە پێرێک کە 48 کاتژمێرەکە تابوو لە 15 مانگدا حکوومەتی هەرێمی کوردستان هەر هیچ وەڵامێکی داواکاریەکەی ئێمەی نەدایەوە بۆیە ئێمەش بایکۆتمان ڕاگەیان لە سەرجەم ناوەندە شوێنەکانی نەخۆشخانەکانی و مەڵبەند و بنکە تەندروستیەکانە بەس لە تەنها لەو شوێنانە نەبێ کە سنتەری کۆڕۆنا و لەگەڵ فریاکەوتنەکانە نەبێ بایکۆتمانتیا ڕانەگەیانەوە. ئەو پزیشکەی کەمانی گرتووە یا ئەو کارمەندەی کەمانی گرتووە دڵنیام یاسا ئەویش لە ناخەوە بێتاقەتە سبەینە کە سوکاری ئەوە برای ئەوە خوشکی ئەوە خوانەخواست مەسەن ئەو خۆی بە ئۆتۆمبیلێک ئەیا لە بەرکەوتەیەک نازانێت دوای خۆی بۆ شوێ با لەبەرەوە ئەوانیش ئێستا زۆر بە قەرارێکە کە زۆر ئەڵێ لە ناخۆشترین قەرار کە بیا بێتیان بڕیار لەواچی ئەوە بێ هیچ کەسی حەز بەوە ناکە ئێستا دانیشێ لە ماڵەوە و مان بگرێت و بە بەرەو چاوی خەڵک پێویستی بۆ بێ و نەتوانێت خزمەتی بکە. ئەم بایکۆتە ئێمە هەر بەردەوام دەبێت تاکو ئەوەی کە حکوومەتی هەرێم جوابێکی وەڵامێکی ئەم داواکاریانەمان دەداتەوە موچەی هیچ نەبێ بەلانی کەمەوە موچەی مانگی 2 دابشکرێەوە لە مانگی 7 نزیک دەبینەوە ئێمە تا ئێستا موچەی مانگی 1 دابشکراوە 7 مانگە کارمەند و پزیشک و کارمەندی تەندروستی خۆبەخشانە و گیانە سەردەستانە ڕوبەڕووی ئەم پەتایە و کوشندەیە دەبنەوە هەتا ئێستا حکوومەت هیچ وەڵامێکی ینی زۆر خەمساردە بەرامبەر بە پزیشک و کارمەندی تەندروستی و بە تایبەتیش بەرامبەر بە هاوڵاتیانی ئەم هەرێمی کوردستانە.